سەرەتا بە خێراتمتانەکەم. من وەکو باخان عوسمان بە ئەزبەریدی فرێش بەشداریم کردووە لە قەزای تەقتەق لە پارکی گوڵی میهناس و ئێمە بە ئەزبەریدێکی فرێژ تەواو جیاواز لە ئەزبەریدەکانی تر بەشداریمان کردووە و ئەم وەرزە وەرزی کاڵک و هەنجیر و هەنار و فستق و هەمووی هەساوین ئێمە کردومانە بە ئەزبەریدێکی فرێش و پێشکەش بە گەشتیارانیەکەین. شاری سلێمانیەوە هاتوین و فیستیڤالێکی خۆش بوو. ئێرە شوێنێکی گەشتیاری کراوە و دڵڕفێنە بەڕاستی بەشداریمان تیا کرد. ئەم فیستیڤالانە هەلێکی باشە بۆ خانمان تاوەکو بتوانن ئەزمموی خۆیان تاقی بکەنەوە و ئەگەر بە ئیشێکی بچووکیش بێ بەشداری تیا بکەن. بە ڕێژەیەکی زۆر باش گرنگە ئیشکردنی ئافرەت و هەم بۆ خۆت مرتاحتری هەم خۆشتریشە کە بەشدار چۆن بڵێ دەست بە ئیشێکەکە ئەگەر لە ئیشێکی بچووکیشەوە دەست پێ بکەی بەڵام ئەوە ڕاستیکیشە کە ناشاردرێتەوە ئیشی ماڵە و دەرەوە ئەتوانم بڵێم پێکەوە قورسترە. بەڵام ئێستا ئەوەی من جیاوازترە من لەگەڵ هاوسەرەکەم ئەو هاوکاری مەکە بەڵام ئەگەر بە شێوەیەکی سربەخۆ بە تەنیا ئیش بکەی قورسترە بەڵام هەرەبێ بەردەوام بی بۆی بتانی بە تایبەت بۆ ئافرەتانی کە بەتەنهان بژێوی خۆیان لە جاتی ئەوەی دەست لە خەڵک پانکەنەوە و بەنەو بە چاوێکی کە خەریک کۆمەڵە ئیش بن بە سەربەرزی ئیشێکی جوان بکەن و خاوەنی داهاتی خۆیان بن ئەگەر بڕێکی کەمیش بێت. ئێمە وەکو خۆمان زیاتر لە 10 ساڵە خەریکەم ئیشین بەڵام من 4 بۆ 5 ساڵە خەریکم. جێوی ئێمە تەنها لەسەر ئەم ئەزبەریدی کەمالە دانیشتوی شاری هەولێرم. ناوم بەهرە کەمالە دانیشتوی شاری هەولێرم و هاتم بۆ پارکی مەهناس بەزی کەشێکی زۆر خۆشی هەیە و هەروەها دەیانێکی خزانەکەمدا کەشێکی خۆش وەربگرین و بەدڵنیابێت ئەکیدشم کە زۆر باشی بەڕەوە دەبرێت هەروەکو دەزانم تۆوەکە دەڵێکی خزمەتێکی باشی هەیە و هەروەها زۆر دڵخۆشم لێرانە. یانە بۆ ئینسان بە تایبەتی بۆ گەشتیار زۆر گرینگە کاتێککە مەسەلەن گەشتیار یاخود مەسەلەن هی هاوڵاتیان شوێنەکانی دیکە کاتێککە مەسەلەن لە کوردستان دەکەن بەجددی شوێنێکی زۆر گرنگی هەیە بە تایبەتی کاتێککە مەسەلەن کوردستان وەکو وڵاتێک یعنی ناناسرێت بەڵکو وەکو هەرێمێک دەناسرێت تەمانەوە بۆ هەرێمی کوردستانە زۆر گرینگە ئەو شوێنە گەشتیاریانەیدا هەیە بەڵکو هەروەها باشەوەشدا مەسەلەن بۆ پارکێکی وەکو مەهناز و هەروەها باشەوەشدا چەندی پارکی هاوشەوەدا ئەوش دەبێت هۆی کە مەسەلەن هەرێمەکەمان بە شێوازێکی باشەدا بناسەندرێت. زۆر لەمە ژانی هاتوومەتە ئێرانە بەڵاهمی من بە گشتیدا تقریبا دایک و باوکم هەر خەڵکی ئەوێدان و بەجددی تەختەق شوێنێکی خۆش و دڵگیرە بە تایبەتی ڕووی کەش و هەواکەی و لە ڕووی خەڵکەکەی بەتی کەسێکی زۆر بەڕێز و دڵگیرن. زۆر سپاس. من فردۆس محەممەد کاری دەستی بەشداریم لەم فیستیڤاڵە کردووە. کارێکی من کارێک بوو سەرەتا لە شتێکی بچووکۆ دەستم پێ کرد بۆی کارەکان یانیها دەستم تیاغا بێتن. سەرتا ترسێکم هەبوو کە مشتەریم نەبێتن یان کەس داوا کارێکانم قبوڵ نەکە. الحەمدلله ینی توانیم نەفەرێ هەبوو ینی ئەویش قورسترین ئیشی دا پێم کە ددان بوو دەمارەکانی دیار بوو ینی کە دروستم کرد. سەرتا مەمدەیەکی زۆر دروستمە کرد چکەها یەکەم جارم بوو ئیشەکە تا ڕاهاتم لەگەڵیە بەس باش بوو بەدڵیان بوو. ئێستاش ینی زۆربەی کەسەکان داوایەکەنەوە. ئێستا زیاتر خواست لەسەر ئاەتەکان کە دروستیەکەم زۆرتر خواستیان لەسەرە وەک لە ئیشەکانی کە تەواو کردووە تقریباً 4 ساڵ بۆ 5 ساڵە چێتن. ئیشی کەم هەیە بەلاوە بەڵام هەر حەزمەکە زیاتر ئی خۆم بێتن نەگانی لەبەردەستی کەسێکیکە بێتن ئەنیها ئیشی خۆت تایبەت بە خۆت بێتن جیاوازە وەک لەوەی کە ئەوی دیکەشە پێویستە. بەڵام ئیشەکە سوتفە بوو ینی زۆر بیرمە کردەوە کە ئیشێ بکەم ئەمەش کە دەستم پێکرد لە شتی بچووکۆ دەست پێکرد وردە اینجا پەرەپەرە ئەو گەیشتمە ئەم ڕۆژانە. دیکەش هەوڵەدەم ینی حەزەکەم هەموویان بەشداری بکەن ینیها شتێ ببینەوە خولیا خۆیان ینی هەرچی بێتن با شتێکی زۆر بچووک بێتن ینی هەر دەست پێ بکەن ینی بۆ فرۆشتن نەبێ بۆ ژێوی خۆشی نەبێ بەس ینی شتێ بێ تایبەت بە خۆی بێتن ینی کە باسی ئەو شتەکرا ناوی ئەو لەگەڵا بێ.